پێغەمبەر بە یاوەری زەید ڕوودەکاتە تائیف، دووەم شاری عەرەبی، بۆ ئومێدەی لەلایەن سەقیفی گەورەی تائیف هاوکاری بکرێت دوای بێهیوابوونی لە قوڕەیش. مەسیحیت خەڵکی نینەوە ئەو ترێی بۆ بەرە. ئەوە خوێن لە پێکانیەتە خوارەوە. ئەو لەخوا ئەپاڕێتەوە. ئەی خوایە من لاوازی و بێهێزیم، کەم توانایی و بێدەسەڵاتیم، بەدەست خەڵکەوە بۆ تۆ دێنم ئەی لە هەموو کەس بە بەزەیتر. تۆ پەروەردگاری بێدەسەڵاتان و پەروەردگاری منی، بە کێم ئەسپێری؟ بە دوورە کەسێک کە ڕووی لێم گرشکە، یا بە دوژمنێک کە کاری منت داوەتە دەستی؟ ئەگەر تۆ لێم تووڕە نەبی من باکم نییە، بەڵام بێوەی کردنی تۆ بۆ من دڵخۆشکەرترە. پەنا ئەگرم بە نووری پیرۆزی تۆ کە هەموو تاریکەکانی ڕوونا کردوتەوە، کاروباری دنیا و دوار ڕۆژی لەسەردا مەزراوە. لەوەی تووڕەبوونی تۆم بەسەر ببارێ یا خەشمت بمگرێ، ڕاز و نیازم بۆ تۆیە تا ڕازیە بی. ولا حول ولا قوة إلا بالله. پێم باشە لێرە بڕۆن، تائیف بۆ ئێوە شوێنێکی باش نییە. تا ئێستا ڕۆژی وا ناخۆشی نەبینیوە. خوا نزای پێغەمبەرەکەی قبول کرد و یەکێک لە حاجیان بەنیهێنی پەیمانی لەگەڵ شوێن کەوتوانی ئاینی ئیسلام بەست. لە وەرزی حەجی داهاتووشدا بەبێ ئاگاداری قوڕەیش ژمارێک لە پیاوانی ئەوس و خەزرەج کە ساڵانێک ناکۆشی لە نێوانیاندا هەبوو دەستە دەستە بۆی پەیمان بەستن و سەرخستنی پێغەمبەر دەهاتن. داوایان دەکرد پێغەمبەر بۆ شارەکەی ئەوان کۆچ بکات و شارەکەیان لە شەڕ و دووبەرێکی ڕزگار بکە، بەڵام پەیمان بەستن تاو نابێ هەتا نەزانن لەسەر چی و چۆن پەیمان دەبەستن. لەسەر خۆ بن خەڵکینە، ئێوە کە پەیمانی پێیان ئەبێت ژایەتی هەموو عەرەبە بێ باوەڕەکان بکەن، وە پەیمان بن کە باوەڕدار پێ پشت و پەنانەکان ببنە براتان و وە بێ باوەڕەکانیش بکەنە دوژمنتان ئەگەر خزم و کەسیشتان بن. پەیمان بن کە بتە بەردینەکان لەناو بن و بتە دارینەکانیش بخەنە ئاگرەوە، بیان سووتێنن. ئای گەلەکەم، ئەگەر ئارامەگرن لەسەرەوانە پەیمان بن، ئەگەر لە خۆتان ڕانابین و بەرگە ناگرن پەیمانی پێمەیە نەرگیز. سوێن بەو کەسەی کە تۆی ناردووە، پەیمانەدەین بەوەی کە بتپارێزین وەک گیان و ماڵ و منداڵ و هەموو خزمانمان. لەسەر ئەوە پەیمان بە پێغەمبەری خوایین
هەر کەسیش پاش گەز بێتەوە خۆی زەرەمەند دەبێت. خدای گەورە گەواهی دەرمان بێت ئێمەی ئەوس و خەزرەج پشتیوانی ئەبین و پەیمان لەسەر گوێڕایەڵی و بەردەوامی ئەدەین بۆ سەرخستنی ئیسلام بە گیان و ماڵ و منداڵمان دڵ و دەرگاکانیشمان لە برایەنی کۆچەران بکەینەوە کە ئیسلام کردوینی بە برای یەکتر. ڕۆژ یەکلاکردنەوە لە تاریکیەوە بۆ ڕووناکی هەڵهات. مهاجیرەکان کۆمەڵ کۆمەڵ بەڕێکەوتن و دڵەکانیشیان لەسەر وشەی خوای تاک و تەنیا دامەزراوە. لە مهاجیرەکان عوسمانی کوڕی عەفان و عەبدوڕەحمانی کوڕی عەوف و عومەری کوڕی خەتاب و عوبەیدەی جەڕاح و تەواوی ئەو کەسانەی کە پێشتر لە مەککە باوەڕیان هێنا بوو. حەفتە یان هەندێ زیاتر تەواوی ئەو کەسانە بوون کە توانیان ئاڕاستی ژیان و جیهان ڕاست بکەنەوە و ڕێڕەوی مێژوو بگۆڕن. بەڵام پێغەمبەری خوا مەککە جێ ناهێڵێ تا دڵنیا دەبێ کە هاوڵەکانی بە سەلامەتی بەڕێ دەکەون. ئەو ڕۆژەی کە پێغەمبەر دەگاتە مەدینە مێژووی ئیسلام بە ڕۆژی کۆچ دەست پێ دەکا. محەممەد بۆتە گەلێک و شارێکی کۆنتڕۆڵ کردووە خەڵکی پەیمانی پێدا و تۆش هەر لە خەودا بە ئیبن سەلون دوێنە دەسەڵات لە دەستدا تۆش لە جێیا خەوتوی خەوە بینیت. گلەیم لێ مەکە ئەبوو سوفیان ئیتر ئێوە کەوتنە ژێر چنگیەوە کاروانەکەتان بەدزیەوە نەبێت ناتوانێ بەرەو شان بەڕێکەوێ یانەوە تا مۆڵەت لە وەرگرن خۆت زۆر باشە وازانی. ئەی تۆ بەتەمای چیت؟ چاوەڕێیەکەم و دان بە خۆماگرم هەتاکەی تا کاتی عەرەبەکان لەگەڵ تا بن و تێکی یەشکێنن ئینجا ناوبانگتان بۆ گەڕێتەوە. لە ماوەی چاوەڕوانیتدا ڕۆڵی تۆ چییە؟ من موسڵمانە بم وازانێ شوێنی لەدایک بوونوی بۆ جێهێڵم یەسریب شایانی ئەوەیە قوربانی بۆ بێ. دووڕووی بەڵێ هیند دووڕووی و موسڵمان بوون. ئیبن سەلول چێتە ناو ئیسلام ڕۆژانە پێنجا ڕووی خۆ خۆڵایی یەکەیت ها؟ باوەڕ ناکەم. لەوانەیە پێویست بەوە نەکا ئەگەر کارەکانمان بەباشی بڕوا بەڕێوە. ئێستا ئێمە خەریکی کارێکین پێشتر لە بیرمانە نەبووە. محەممەد ئاکوژرێت. وەرن تەماشاکەن پیلانێکمان بۆ کوشتنی محەممەد داڕشتووە. لە هەر تیرەیەک لاوێکی ئازام هەڵبژاردووە و ئەیکریمەی کوڕیشم لەگەڵیانە هەر هەمویان لە یەک کاتا لێی ئێن. بەمەش خوێنەکەی ونە بێ لە ناو مەککەیە. ئەوە بیرۆکەی منە. وا بزانم کۆتایی پێ نایەن بانگەوە زوو شەکان یەرەمێنێ. بەڵام بیرۆکەکەی باوکی حەکەم کارەکە یەکلایی یەکاتەوە. بۆ هەتایە
عەلی لە شوێنیەوە خەوێت ئەو گەنجە ڕۆحی خۆیە کاتە قوربانی ئێمە لەگەڵ کێیا جەنگین دەربازی نابێت لە ڕێگەکان چاودێرمان داناوە جگە لە بیابان ڕێیتری نییە سەد حوشتر بۆ ئەو کەسەی کە موحەممەد بە زیندوی یان مردووی دێنێت ئەوان تەنها سێ کەسن موحەممەد لەگەڵ کەسێکی تر و ئەبوو بەکر کە ڕێبەرەکەیانە کە شارەزاترین یان دای بۆچی لێرە بە دوای ناگەڕێن ڕێی ئەسریب لەولایە ئەوە شوێن پێیانە دەشتێکەکان بەرەو خۆراوە ڕۆن خۆم باشترە زانم بەڵێ بەڵێ ناوبانگە هەیە ئەڵێن بە بۆنکردن شوێنی باڵندەکانی ژەزانی دەی با بڕۆین محەممەد وەرە دەرەوە پەیمان بێ هیچ لێ نەکەین با بگەڕێنەوە بە مەکە ئاگادار بن ئەو ئەشکەوتانە پڕن لە مار و دوو پشک محەممەد دەستەکە داشکرا بوو وەرە دەرەوە لێرە نین شارە جاڵجاڵۆکەکەش نوێیە ئەو هێلانەی کۆترێژ وەکو خۆی ماوە مەحاڵە لێرە بن ئەی باشە بۆونە بەرەو خۆراوە هاتین بابا ڕاستەی خۆر هەڵا تا بڕۆین باڵادەستی خۆی پەروەردگار بە دەرکەوت تۆڕی جاڵجاڵۆکەیەک ژیان و مردنی موحەممەدی جیا کردەوە ئەبوو بەکر لە شکەوتەکەدا ترسی لە پێغەمبەر و ئاینی ئیسلام هەبوو پێغەمبەریش دڵنیای کردەوە و پێی فەرموو غەمبار مەبە خۆی پەروەردگارمان لەگەڵدایە دوای دەرچوون لە شکەوت پێغەمبەر لەگەڵ ئەو بەکر و ڕێنیشاندەرەکەیان چەند ڕۆژێکی گەرم بەڕێگاوە بوون بەنێو بیابانێکدا کە پێشتر هیچ کەس بەسەریدا نەڕۆشت بوو لە مەدینە موسڵمانەکان بە ترس و دڵەڕاوکیەوە لە چاوەڕوانی گەیشتنی پێغەمبەردا بوون بۆ شارەکەیان هیچ شتێک دەرکەوت؟ هیچ دیار نییە جارێ دڵم لای پێغەمبەر و ئەبوو بەکرە نازانمە بێت چیان بەسەرات بێ
خۆ بشارەرەوە تا ناچار دەبم لە بەردەمیەوە ئازادێ بکە باشە. بەخێر هاتی بۆ شاری مەدینە ئەی پێغەمبەری خوا بەخێر بێ بەخێر بێ. ماڵی من لە خزمەتە پێغەمبەری خوا، ماڵی من باشترین ماڵی ئێرەیە، لە هەمووشیان گونجاوترە بۆمانەوەت ئەگەر تۆ ڕازی بی. بەڵکو لە ماڵ ئێمە ئەمێنێتەوە. بابێتە ماڵی من پێغەمبەری خوا ماڵی من ئەی خەڵکی مەدینە، ئەی پشتیوانەکان، پێغەمبەری خوا ماڵی کەس لە کەس بە باشتر دانانێ. گوێ بگرن ئەی خەڵکینە، گوێ بگرن. پێغەمبەری خوا فەرموێ ڕێگای وشرەکە بربن چونکە خۆی فەرمانی پێدراوە. رازین رازین لە هەر شوێنێک وشترەکە چۆک دابا لەوێ مزگەوت و ماڵی پێغەمبەر بنیادەنین. لەسەر بەرەکەتی خوا، لەسەر بەرەکەتی خوا، بەخێر هاتی پێغەمبەری خوا. ڕێگایەکی ژیرانەیە، دیاریکردنی شوێنی وشتر کەس زویر ناکات. بەناوی خوا مزگەوتی پێغەمبەر دروستەکەین. لێرەیە بۆ یەکەم جار مزگەوتێ بنیادەنین بۆ خواپەرستی لەچێنە. پێغەمبەری خوا بەردی بەشان هێنا، هیلاکی ڕێگە هێشتا لە جەستەت ماوە.
تۆ بفەرموو پشوو بە ئێمە کارەکەی. دەیەوێت هەموو کات لە کاردا بێ. فێرمانەکە کە کارکردنیش خواپەرستیە. لە تەمەنی 53 ساڵی؟ ئەی تۆ تەمەنە چەنە؟ بە پشتیوانی خوا لێبووینەوە. ئەی بۆ کاتی نوێش چی بڵێ؟ دەنگی پیاوی ئیماندار بانگ بۆ نوێشکردن دەدات، هەروەک عومەری کوڕی خەتاب و کۆمەڵێک موسڵمان ئاماژەی بۆ ئەکەن. ئەگە پێغەمبەر ڕازی لەسەر بێ. پێغەمبەر ڕازی بوو، بەڵێ بە دەنگی مرۆڤ. تۆ بیلال من؟ دوو دڵمە بە ئەی بیلال، ئەوە ویستی پێغەمبەرە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله ئەی برایانی مسلمان، پێغەمەری خوا بە پشتیوان و کۆچەران ئەڵێ لە پێناوی خوایە دوودوو ببن بە برا، واتە هەر پیاوێکی مەدینە دەست لە ملی پیاوێکی کۆچەر بکە و بی کاتە برای خۆی، هەر چیشی هەیە لەگەڵ یا بەشی بکە. ئێستا فەرموون دەست لە ملی یەکتر بکەن، ببن بە برا. هەر ئەوە مابوو کۆیلەیەک ببێت هاوبەشی ماڵەکەم. ها ئەوە بخوێنەرەوە. محەممەد خۆی کردو بە سوڵتان.
ئەی حاڵی کوڕەکەی من چۆنە؟ دڵی وا بەستەیە بە نوێژەوە. دەستەکانێ ناسووتێنێت. هەموو ماڵەکە سووتێنێت ئەگەر لە ناو نەبێت. ئەو فەرمان و یاسای نوێی دەرکردووە. دەڵێت ئیسلام گەورەترە لە هۆز و خێڵەکان. ئەوە چییە؟ باوەڕداران و مسلمانانی قوڕیش و یەسریب و شوێنکەوتوانیان و ئەوانەی پێیان گەیشتون و جیهادیان لەگەڵا کردوون یەک ئومەتن شتیوا بێ؟ بەم قسانە فریومە خۆ ناتوانێت هۆزە عەرەبەکانێک بخات. مەترسیەکە لێرەیە دراوسەیە کە وەک خۆ دوایە. نەزیان بەخشە و نەگوناهکار دەست بۆ مڵک نابرێت بەبێ پرس. ئەو ئازانێت چیەکات؟ ئەو یەکسانیە خاتە نێوان موسڵمانان و ئەهلی کیتابەوە. پەیمان نامەی جوولەکەکانی مەدینە بخوێنەرەوە. جوولەکە ئاینی خۆیان هەیە و موسڵمانەکانیش ئاینی خۆیان. کەس بۆی نییە ستەم بکات لە کەسێکی تر. ئەو میراتەیە بە ژن و مافیانەت. ئەو بە تەنیا حوشتر ماوە کە مافی بات ێزانن؟ قورئانەکەی واڵێ هیچ زیندەوەروکیان لە بەرێک نییە بەسەر زەویدا بڕوات، هیچ باڵندەیەک بە باڵەکانی نافرێت. ئەوانیش هەروەکو ئێوە گەلێکن. محەممەد هەموو شتێک ئاوەژوو دەکاتەوە، تەنانەت قەواری شارەکەش. بە نەفرەت بێ ئەو ئێوە کوڕوک چوو ژیانمان لێ زەوتکە. ئەو ئێوێ لەسەر حەق بێ و لەسەر حسابی ئێمەش بنیاتی بنێ. ئەوە نەبەسە ئەبێت سنووری بۆ دابنین. ئەوەی لە شاری مەکە بەجیان هێشتووە دەستی بەسەراگرین. ماڵیان، حوشترەکانیان، خوڕماکانیان، پارەکانیان، تەنانەت کوڕکچەکانیان مورچی ئێمەن. مهاجرەکان گوێم لێ بگرن، هەواڵی مەکەم بۆ هێناون من. دەستیان بەسەر هەموو شتێکی ئێوە یاگرتووە. یەک هەموو خوڕمایان بۆ جێ نەهێشتوونەتەوە. دووکانی ئەبوو بەکریان فرۆشت، تەنانەت دەستیان بەسەر ماڵی پێغەمبەردا گرتووە. هەرچیتان بوو فرۆشتیان بۆ بەرژەوەندی کاروانەکانی خۆیان. هیچتان بۆ نەماوە نە لێرە نە لەوێ. ناتوانن بجەنگن لە پێناو ماڵ و سامانی خۆتان. ئایا گوێم لە قسەیەکە لەبارەی جەنگ؟ هیچ چارێکی ترتان لە بەردەمە؟ سوێن بەخوا بە فەرمانی خوا و پێغەمبەر نەبێت ناجەنگین. بە هەڵە لێم تێمەگە حەمزە، بە هیچ شێوەیەک لێوە پێساردین. تەنانەت یەک نانیشمان هەبێت نیوەی بۆ ئێوە بێت، دڵنیا بەلەوە. خۆت زۆر باشەوە ئازانی. بڕۆنە سەر کارەکانتان. با لە دژیان بچەنگین.